نیشا قوربان چۆنە بێ ئاوا بکەیتەوە ئەی خوای گیان من چی بکەم باش چی بوو کڕم نیشا نیشا مێشولەیە نیشا مێشە نیشا کوڕم نیشا بۆ نەهاو ئەوە تەلەفۆنم کردو بۆ ئامۆزاکەی لۆکەشنەکەشم بۆ ناردووە تاکە هاو نیشا 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 ئاوتە کاکە وەرە وەرەوە تام وەرە نیشا نیشا ئەو ئامۆزاکەی نیشا کوڕم وتواني هاتو الشتاء وتوانيوا خوای گیان هاتو الشتاء وتوانيوا گورە بەخوایەوە شێتان کرد ئەشهد بیلا ئێوەتە لو أما الشتاء ما كلو عنقو بكرتي عائلة منين بۆ بەکەڵ گرای کاکە گیان بەخوا کوڕی من بێشتێکی پێ بوو بە کەسەوە نەبوو لەم دنیا بەهۆی کچیەوە وای لێ هاو دەوەرە خێر خێرتەکە دڵنەوەیەکی بەرەوە دوو إن شاء الله إن شاء الله كاكا بيرجع إن شاء الله قصدك ما عندك إن شاء الله دانیشە کوڕم دڵنەوەیەکی بەرەوە بە قوربان لە دەورێکە كاكا بيرجع نیشا نعم ڕۆڵە بەواکەی كاكا تو الشتاء تسي شێتی چییە؟ ئەیدە بێرە بەکڕۆکەم لەوە خراپتر نەکە كاكا أنا علاقة مو دانيا لو خطا قصدك ما أمكن أما لو موضوعي دربين أم خو عافر